تەماشا کۆمەرە دەکەین. سلااوتان لەبێ بینەرانی زاری کرمانجیم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێ خۆشحاڵم کە لەگەڵتانم لە پێشکەشکردنی پڕۆگرامێکی تری سازی بینەرانی خۆشەویست مرۆڤ کۆڵی دڵی خۆش دەبێت کاتە دەبینێ رێکخراو و سەنتەری جیاواز لە ئیدارەی سربەخۆی سۆران لە بواری جیاوازدا کار دەکەن رێکخراوی تەقلیدی نین رێکخراوی ورە چەندین ساڵە لە ئیدارەی سربەخۆی سۆران ورە دەداتە گەنجان بۆ ئەوەی گرنگی بە وەرزش بدەن و چالاکی جۆرا جۆری وەرزشی ئەنجام دەدەن لە هەمان کاتیشدا چالاکی تریش ئەنجام دەدەن بەڵام زۆر گرنگیەکی تایبەت بە وەرزش دەدەن ئەمڕۆ لەسەر رێکخراوی ورە قسە دەکەین لە ستۆدیۆ هێرش موحسین سەرۆکی رێکخراوی ورە لەگەڵماندا هەمیش کاک هێرش ماستەریشی هەیە لە وەرزشدا اینجا زۆر پشتی تریش دواتر بە درێژایی پرۆگرام باز دەکەین کاک هێرش زۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس پێم خۆشە کە دێری زۆر سپاس خۆشحاڵم کە دێرم سڵاو لە هەموو بینەرانی عەزیز خۆشحاڵم کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوە ئەبم لە بۆ باسکردن لەسەر ڕێکخراوی ورە اینجا کاک هێرشێکی کە لەو کەسانەی دیسان بەزمی بینینەوەی هاوڕێیە لە نێو پرۆگرام کاک هێرشێکی بوو لەو کەسانەی کە بن لە قۆناغی پەیمانگە پێکەوە بووین پێش پرۆگرامیش باسی یادگاری زۆر خۆشمان کردووە زۆر خۆشحاڵم کاک هێرش پێم خۆشە کە دەتبینم چاوەڕۆم کاک هێرش باسێکی رێکخراوی ورەم بۆ بکە جارێ دەست پێ بزانم تێدا مەزراوە چۆن بۆ بیرتان لەوە کردەوە کە رێکخراوێکی بەم جۆرەدا بمەزرێن بەڵێ ئێمە ئەگەر بێت و باسی لە رێکخراوی ورە بکەین لە ساڵی 2018 کە خۆم قوتابی بووم لە پۆلی دوی زانکۆی سۆران لە بەشی وەرزش بیرمان کردەوە کە فەراغێک هەیە لە وەرزش وەکو پەرەپێدان کەمتر هەیە لە چاو بەشەکانی تر هەوڵماندا کە خۆمان پسپۆڕمان وەرزشە هەڵبستین زیاتر پەرە بە وەرزش بدەین لە دەبەرەکەمان چونکە کە ئەبینین ئێمە گەنجینەیەکمان هەیە لە یعنی چ وەرزشوانان توانە و لێهاتوویەکی زۆریان هەیە چ لە کچان چ لە کوڕان هەڵساین بۆ پەرەپێدان بەو بوارە خزمەت بکەین بیرمان کردەوە سەرەتا پێش 2018 ئێمە سەنتەرێکی وەرزشیماندانە سەنتەرێک بە ناوی سەنتەری چییە کە زیاتر لە ساڵێک سەنتەری چییە؟ سەنتەری چییە لە سەنتەری چییە ساڵێک وەکو سەنتەری چییە کارمان کرد کار و پرۆژەمان تەنها خزمەتکردن بوو بە بواری وەرزش دواتر کە بینیمان سەنتەر ڕۆژ بە ڕۆژ ئەندامانمان ڕوون لە زیادبوون دەکات وە سەنتەریش دەبوو ئێمە ملتەزەم بین بەوەی کە بنکەمان تەنها لە شاری سۆران هەبێت پێش ئەوەی کە ئێمە ببین بە ئیدارە و ڕۆژ بە ڕۆژ دەمانبینی کە ئەندامانمان ڕوو لە زیادبوون دەکەن وەرزش دۆ زیاتر دەبن بەزەبەت بیرمان لەوە کردەوە کە هەڵبستین ڕێکخراوێک دابنین کە سنووری جوگرافی فراوانتر بێ و هەمیش بتوانین ئەندامانی زیاتر کۆ بکەینەوە کە خواستێکی زۆر هەبوون هەر بۆیەش ئەوە بوو کە ساڵی 2018 لە 9 چاری 2018 فەرمانی ڕێکخراومان وەرگرت وەکو موڵات بۆ یەکەم جار هەر ئەوەش بوو کە دوای 9 چار هەڵساین لە 12 چاری 2018 دوای 3 ڕۆژ هەڵساین چاڵاکێکمان کرد بە ناوی دەست بەکار بوون ئێمە وەکو ڕێکخراو دەست بەکار بوون لەو ڕۆژەی دەست بەکار بوونماندا بۆ یەکەم جار بوو کە بتوانین پاسکی سواریەک لەسەر بەڵێ لە سەر سنووری قەزای سۆران بکەین بۆ هەردوو ڕاگەز لە یەک کاتدا کە هەردوو ڕاگەز بتوانن پێکەوە ئەم چاڵاکیە دا بەشدار بن خۆشبەختانە لە یەکەم ساڵ و لە یەکەم هەنگاو و لە یەکەم دەستپێکی ڕێکخراومان وەکو دەست بەکار بوون پێش بڕکێکە دەنگدانەوێکی باشی بەخۆوە هەبوو و هەم بگرە خەڵکێکی باشی تێدا بەشدار بوو لەو کاتەوە ئێمە دەستمان کرد بە دەست بەکاربوون لەم ڕێکخراوە کاک هێرش چەند ئەندامتان هەیە وەکوتم ڕۆژ بە ڕۆژ ئەندامانمان ڕوون لە زیادبوون دەکەن لێرەدا ئێمە وەکو ئەگەر بێت و باس لە خودی ڕێکخراو بکەم چەند بەشێکی جیاوازمان هەیە بەشێکمان کە یەکەم بەشمان کە پێی گوتری بەشی وەرزش دووەم بەشی
خێرخوازیە بە ناوی پرۆژەی دڵی هەژاران باسی ئەویش دەکەین بەڵێ و بەشێکی ترمان هەیە بە ناوی بەشی قوتابیان و بەشی لاوانیشمان هەیە بە تایبەتی لە بۆ چاڵاکیەکانی کە وەکو بەرەو پێشبردننی زانست و زانیاری قوتابیان و لاوان و گەنجان سنووری کارکردنتان لەکوێیە کاکێرش تەنها ئیدارەی سەربەخۆی سۆرانە یان بڵێن یان قەزای ناوەندی سۆرانە یان ناحیە و قەزاکانی دەوروبەری سۆرانشن ڕاست دەست خۆش بێن مەسەلەی سنووری کارکردنمان نەخێر بەچەوانەوە یانی لە هەر شەش قەزا ئیدارەی سەربەخۆی سۆرانە تا ئێستاشی لەگەڵ بێت یعنی لە دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆرانیش پرۆژەی گەورەمان بۆ هاتووە کە ئەنجام دەین بەڵام خۆی کە هەندێک ڕێگر هەبوون لەوەی کە تایبەت بوون بە ژیانی خۆمەوە کە خەریکی خوێندن و بابەتەکانی بەرەو پێشبردننی ئەکادمی و زانست و زانیاری خۆم بووم کەمێک سەرقاڵ بووم بەڵام لە داهاتوویەکی نزیکدا دەکرێت ڕێکخراوەکەمان تەنها لەو سنوورە نەمێنێتەوە بەڵکو بگرێت سەرتاسەی کوردستان کاکێرش گرنگی زیاتر بە چی دەدەن ئێوە ئەوەی ڕاستی ئێمە گرنگی بە هەموو ئەو سێکتەرانە ئەدەین کە فەراغاتیان هەیە ئێمە گەنجینەیەکمان لەو بابەتە کە هەبێت وەکو مەسەلەن لە بواری وەرزش گەنجینەیەکی باشمان هەیە توانای باشمان هەیە لە گەڕان و کچان فەراغاتیش هەیە لە کارکردن و پەرەپێدانی ئێمە هەواستین گرنگیەکی زۆر تەرکیزمان لەسەر بابەتی وەرزشە یەک بە دەرەجەیەک دومیش کەسانێکی لێقەوماوی زۆرمان هەیە بەڵام خۆش حاڵانە کە ئەوەیە کە ئێمە گەنجینەیەک لە خواپێداوانیشمان هەیە چوو خواپێداوی زۆر گەورەمان لەو شارە هەیە و خاوەندڵێکی گەورن خاوەند کەساتێکی گەورن خۆشبەختانە بۆ هەموو لێقەوماوێک و بۆ هەموو بابەتێکی خێرخوازی دێنە سەرخەت و بە گەورەی بەشداری لە کارە خێرخوازیەکاندا دەکەن بەڵێ کاکێرش دەمانەوێت زیاتر لەسەر وەرزش بوەستی گرنگی بە چه یاریەکی وەرزش دەدەن ئێوە ئەوەی ڕاستی بێ ئێمە گرنگی بە هەموو یاری وەرزشەکان دەدەین لەبەرەوەی کە ئێمە دەمانەوێت نەک گرنگی بە یەک یاری تایبەت بدەین بەڵکو دەمانەوێت گرنگی بە وەرزش بدەین وای لێ بێ کە وەرزش بکەینە کلتوری خۆمە پێشتریش ساڵی 2022 کە چاڵاکی گەورەی پاسکی سواریمان هەبوو لە چاڵاکیدا ئەعلانمان کرد کە گوتمان کار لەسەر ئەوە ئەکەین کە ئیدارەی سەربەخۆی سۆران بکەینە پایتەختی وەرزش لە کوردستان دڵنیاشم ئەگەر ئەو ساڵش نەوێت دەتوانین ئەوە بکەین من ئەوەدەی تێبینی هەندێک کار و چالاکیەوەم کردووە هەندێک یاری دێنە سۆران کە بۆ یەکەم جارە هاتووە سۆران ئەو یاریانە چین کە بۆ یەکەم جارێوە هێناتانە سۆران پاڵەوانیەتی ڕیشە یەکەم جار رێکخراوی وەرەهێناتی سۆران چۆن بیرەوە دەکەنەوە یەکەم یاری ینی پێشوازی گەنجان چۆنە بۆ ئەو یاریانە چکە نامۆیە کاتێک یەکەم جار یاریەک دێتە سۆران تۆزێک نامۆیە بە ڕۆی گەنجانەوە وەکەوەی کە ئەبینین کە دەڵێن پایتەختی وەرزش یعنی بوو تەنها بۆ یاریەک نییە کە ئەوەی کە ئەمە ئەبینین لە کوردستان تەنها گرنگی بە تۆپی پێ ئەدرێ چ بۆ کچان چ بۆ کوڕان ئێمە هەڵساوین لەو سنوورە دەربچین هەڵساوین کە گرنگی بە هەموو ئەو یاریانە بدەین وەک سەرەتاش باسم کرد کە ئێمە هەڵدەستین کار لەسەر فەراغاتەکان دەکەین ببینین لە چ ڕوویەکی وەرزش لە چ یاریەکی وەرزش کە گرنگی پێ نادرێت گەنجینەشمان هەیە وەکو توانای کەسمان لەبەردەست هەبێ ئەوەی کە کاریشمان لەسەر کردووە زۆربەی چاڵاکیەکانمان خۆشبەختانە چاڵاکی کۆپیکراو نەبوون بەڵام چۆن بڵێن کە چاڵاکی بوون کە یەکەم جار بلیۆ سنوورە ئەنجام درێ بۆ نمونە پاڵەوانتی ڕێشە بە هەمان شێوە و هەرکە لە ساڵی دەستبەرکاربوونی ڕێکخراوەکەمان کە پاسکی سواری لە بۆ خەڵک ئەیکەین نەک لە بۆ یاریزانەکان یعنی بۆ خودی کۆمەڵگایە منیش دەتوانم بەشدار تۆش دەتوانی بەشدار لە بۆ هەموو چاڵاکیەکانی تر و لە بۆ هەموو یاریەکانی تر ئێمە کار لەسەر ئەو یاریانە ئەکەین کە بڵێم پەراوەی سخراون ئێمە ئەمانەوێت لە هەموو ڕوویەکەوە وەرزشی ئیدارەی سەربەخۆی سۆران بەرەو پێش ببین تا ئێستا دوو پێشبڕکێی پاسکی سواریتان سێ بەشداری گەنجان چۆنە بە تایبەتی ئافرەتان بۆ پێشبڕکێکان خۆشبەختانە ئەوە کاری ئێمەیە کە بەرکی خۆمان نێزانین کە وەرزش بکەینە کلتور
کە وەرزش کللتور ئەو کات لەسەر ئەوە نامێنێتەوە ئەوە ئافرەتە یاخودەوە پیاوە یاخود مەسەلەن ئەوە لەو ڕێگەزێن بابەتی تریشمان هەیە کە خۆ لە بەش نابەستێتەوە کە بڵێ ئەوە تەمەنی بچووکە یاخود تەمەنی گەورەیە کە بکە بوویە کللتور بۆ هەموو تەمەنێک و بۆ هەردوو ڕێگەز دەبێتە کللتور لێرەدا خۆشبەختانە لە ساڵی یەکەم ئەوە بۆ 80 بەشدار بوومان هەبوو لە ساڵی دووەم زیادی کرد ڕێژەکە بۆ 130 بەشدار بوو لە ساڵی سێم کە ساڵی 2022 بوو دەتوانم بڵێم یەکێک لە گەورەترین و جوانترین چاڵاکیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بوو کە پێشبڕکێی پاسکی سواری بوو بە بەشداری زیاتر لە 350 کەس و پێشبڕکەیەکی زۆر لە ڕووی ڕووکەش و لە ڕووی ناوەڕۆکەوە زۆر ڕێکخراو بوو. بەڵێ کۆتا پێشبڕکێک کە ژمارەی ئەوەندە زۆر بوو دەرخەریەوەیە کە و پێشبڕکانەی پێشتر کراون شوێنی خۆیان گرتووە وەک خۆت وتت دەمانەوێت وەرزش و هەموو لانەکانی وەرزش بکەینە کللتور لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ئاستی وەرزشی لە ئیدارەی سەربەخۆی سۆران چۆن دەبینیت تام وەکو کە ماستەرت هەیە لە وەرزشدا و مامۆستای وەرزشی و ئەگەر پرسیارەکەت ڕوونتر بێ مەبەستت لە ئاستی وەرزشی لە خودی لانی وەرزشوانانە یاخود لە خودی لانی بڵێم ئیدارەی شارە ئیدارەی شار و تا چەند دواتر تا چەند گەنجان تمەحی وەرزشیان هەیە ئەوەی کە لە ساڵی 2017 ئێمە پێ هەڵساوین دەڵێن گەنجینێکی باشمان هەیە یعنی وەکو توانە ئەکرێ بڵێم لەبەر هۆکارێکی تریشمان هەیە ناوچەی جوگرافیمان بەرزی لە ڕووی ئاستی دەریاوە هۆکارێکە کە بۆ ئەوەی ئەو گەنجانێکە ئەو لاوانێکە لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەوڵ بۆ وەرزشەدەن زیاتر و خێراتر پێ ئەگەن و توانای جەستەیی و توانای بەدەنیان زۆر باشترە لە یاریزانێکە ئاستی لە ناوچەیەکی تر بکە لە ئاستی ڕووی دەریاوە نزمتر بێت ئەوە هۆکارێک بووە کە ئێمە کار لەسەر ئەوە بکەین بەڵام خۆشبەختانە لە بۆ جوابی پرسیارەکەت ئەوەیە کە ئێمە خەریک بوو لە پێش 2020 ئەوانە خەریک بوو هێدی بەرەو ساردنەوە ئەچوون لە کارکردن لە سەرکی وەرزشی ئەمەش بە هۆکارێکمان نەزانی کە وەکو پاڵپشتەکانمان کەم بوو خۆشبەختانە کە لە دوای بوون بە ئیدارەی سەربەخۆی سۆران بە هاوکاری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کە خۆی وەرزشوانە وەرزش دۆستە هۆکارێکی گەورە بووە لە ڕووی بژانەوەی وەرزشی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بە هاوکارێکی گەورە و پاڵپشتێکی باشی ئێمە و هەموو وەرزشوانان بوون. تۆ پێت وایە وەرزشوانی بەتوانەمان هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆران؟ بەڵێ ئەکید ئەوەیە بەڵگەش لە بۆ قسەیە ئەوەیە کە هەلا ماوەی داهاتوودا لە هەموو یاریەکی جیاواز ئێمە نەتیجەی زۆر باشمان هەبووە لە یاری بۆکسین لە یاری هونەرە جەنگیەکان و بگرە حتا لە ئاستی جیهانیش ئێمە لە ئیدارەی سەربەخۆ سۆران لاومان هەبووە کە پێیکەم ئێوە وەکو ڕێکخراوی وەرە تا چەند هەوڵەدەن ئەو یاریزانانەی کە لە سۆران بەتوانان ببەنە شارەکانی تر بەشداری پاڵەوانیەتەکان بکەن یاخود وڵاتەکانی تر ئەوەی کە لە بۆ جوابی پرسیارەکەت ئەوەیە کە ئێمە وەکو ڕێکخراو لەوانەیە لە هەموو ڕوویەکەوە توانێ ئەومان نەبێ مەسەلەن کار لەسەر هەموو ڕووەکان بکەین یاخود مەسەلەن پسپۆڕی ئێمە لەو بابەتەدا نەبێت بۆ نمونە یاریە جەنگیەکان خۆیان کەسانی پسپۆڕیان هەیە کە ئەو کارە لە خۆ ئەگرن بەڵام زۆر بە ڕێکوپێکی زۆر بە شێوەیەکی منەظەم ئەو کارەکەن و گەنج ڕاهێنەرەکان هەڵوەستن یاریزانەکانە بەنە دەرەوە ئەنجامی باشیشان دەبێت. یەکێک لەو چالاکیانەی کە ئێوە وەبزانم ماوەی 8 ساڵە بەردەوامن بۆ گەنجان و قوتابیان هەکەنەوە خولی توانە جەستەیەکان ئەمە چۆنە؟ دەکرێت بڵام یەکێکە لەو چاڵاکیانە کە وەبزانم لەگەڵ ئێوە گەورە دەبێت لەگەڵ ڕێکخراویەوە بەڵێ دەکرێت بڵام یەکێکە لەو چاڵاکانی کە زۆرم خۆش دەبێت بەڵێ ئەو کارکەشە بۆ ئەوە گەڕێمەوە کە خۆم قوتابی بووم لە زانکۆی سۆران بەشی وەرزش ئەو هەر قوتابیە کە لە بەشی وەرزش ئەو لە زانکۆکان ئەو شتە هەیە کە دەبێت فۆرمێکی ڕاستەوخۆ وەربگرن وایە تاقیکردنەوەیکی توانای جەستەی و کارامەکان ئەنجام بدەن لە زانکۆ ئەو کاتە توانن لە زانکۆ وەربگیرن کە خۆم تەقدیمی بەشی وەرزشم کرد لە زانکۆی سۆران لەو ڕۆژەدا تووشی مەعاناتێکی زۆر گەورە بوومە ئەلحەمدولیلا خوددا کردی قسمەت کە دەرچوو بەڵام گوتم
وادم بە خۆدا کە شتێک بکەم کە ئەوەی کە خۆم تووشی بووم کەسی تر تووشی نەبێ لە نەبوونی زانیاری لەسەر یاریەکان لەسەر نەبوونی زانیاری لەسەر خودی تاقیکردنەوەکان و شێوازی ئەنجامدانیان و قۆناغەکانی تاقیکردنەوە بۆیە هەر لەو ساڵێکە لە 2017 کە گوتم لەسەر سنتەریچیا لەوێ بۆ ئەیکەم جار لە کوردستانی مەستا خولێکمان بۆ ئەو کەسانە کردەوە کە ئەو کات قوتابی پۆلی دووی زانکۆی سۆران لە بەشی وەرزش بۆ یەکەم جار ئێمە ئەو خولەمان کردەوە کە خولی پەرەپێدانی توانای جەستەری و کارەمەکان بوو کە بۆ قوتابیانێک کە فۆرمی وەرزشیان وەرگرتووە قوتابی ئامادە دەکەنەوە ئێمە قوتابی ئامادە دەکەن لە هەموو ڕوویەکەوە و قوتابیەکانیشمان دیاریکراو نین ئەکری هەموو ئەوانەی کە فۆرم وەربگرن زۆر زیاتریش لەوانەیە کە مەسەلەن ئێمە تەخمینەکەین ئەتوانن بەشدار ببن لەو خولی ئێمە سنووردار نییە یعنی بۆ ناوچەیەک و یاخود بۆ چەند قوتابیەک بەڵکو هەموو قوتابیان ئەتوانن ئەوانەیە کە ئارەزوو وەرگرتنیان هەیە لە بەشی وەرزش ئێمە هەڵدەستین لەو خوڵەدا توانای جەستەیی و توانای کارەمەکانمان بەرەو پێشەوە بین و زایدەن هەڵدەستین هەموو ڕێکارەکانی خودی تاقیکردنەوەی توانای جەستەیی فێریان دەکەین و بەرەو پێشەوەیان نەبین و هەموو شتەکانیان بۆ وازە دەکەین تا چەند قوتابیان سوودیان بینیوە لەم خولە بەڵکە لە بۆ ئەوەی کە چەند قوتابیان سوودی بینیوە دەرچوونی ژمارەیەکی زۆرە لە ئەوان ئەو قوتابیانێک کە لەو خوڵەدا بەشدارەکەن قوتابیەکی ڕێژی دەرچوونیان گەلێک زۆرە لە چاو ئەوانەی کە بەشدار ناکەن بۆ نمونە لە ئەگەر بگرێ لە هەر ساڵێک زیاتر لە 90 قوتابیانمان وەرگیراون لە بەشی وەرزش و بگرێ ئەو کاتە بە شێوەیەکی ئەکادیمی ئێمە هەڵدەستین ئەو قوتابیانە بەرەو پێشەوە ئەبێن و بە شێوەیەکی بڵێم کردداری و بە شێوەیەکی پراکتیکی ئێمە هەڵدەستین فێریان دەکەین و بتەوە ئامادەبوونیان تێدا بێ حتا بۆ زانکۆش لە بۆ زانکۆش ئێمە ئەکرێن بڵێم ئاسانکارێکی زۆر باشین و یارمەتیدەرێکی زۆر باشین لەبەر ئەوەی کە ئێمە ساڵانە چەندە هەوڵە دەین لە بۆ زیادکردن و چەندە کاریگەریمان هەیە لەسەر زیادکردنی وەرگیرەوان لە بەشی وەرزش ئەوەندەش کاریگەریمان هەیە لەسەر زیادکردنی ڕێژەی قوتابیان لە بەشی وەرزش چۆن کە بۆ وەرزش خۆشەویست دەکەن بە هەمان شێوە چونکە ئێمە دەچین ناو کۆمەڵگاوە وەرزش ئەنجامەدەین لە ناو کۆمەڵگاوە ئەتوانین ئەو کەسانە لێ بگرین کە ئارزوویەکی زیاتریان هەیە بینینە ناو ئەکادیمیەت بۆ ئەوەی لە داهاتوودا ئەوانە خزمەت بە وەرزش و وەرزشی ئیدارەی ئەم شوێنە بکەن و لە هەمووشی گرنگتر کە دەڵێم ئێمە سوودمان هەیە لە بۆ زانکۆ ئێمە هەر ساڵەی سەروی 50 کەس وەزی بگرە زیاتریش ڕێژەکە زیاد دەکەین لە بۆ 50 و 60 و 70 کەس لە تەقدیمکردن لە زانکۆ سۆران بەشی وەرزش یعنی ئێمە بووینە منبەحێک یان سەرچاوەیەک بۆ ئەو قوتابیانە کە خەڵکێکی زۆر ئێمە لە ڕووی وەرزشی و ئەناسی بە هاوکاری ئێمە و بەوەی کە ئێمە بڵاوکراوەی بۆ ئەکەین خەڵکێکی زۆر زیاتر ڕوو لە زانکۆ سۆران بەشی وەرزشی کاکێڕی بەتەمان ماڕاستۆن لێکردنەوە وەکو رێکخراوی وورە ماسی و مەڕاستۆنم بۆ بکە چۆن بەڕێوە دەچێت کەی بەڕێوە دەچێت گەنجان چۆن دەتوانن بەشداری ئەو ماڕاستۆنە بکەن من دەتوانم چەندەم دەبن بەڵێ دەتوانین بەڵێ هەر ئەوەی کە نووسیمان هەڵی بەشداریکردن و هەڵی سەرکەوتن لە بۆ هەمووانە یعنی تەمەنەکانمان دیار نییە بەڵکو بگرە لە سەروی تەمەنی 8 ساڵیەوەیە بەڵێ و لێرەدا بۆ هەردوو ڕەگەزە لە سەروی 8 ساڵی بە هەردوو ڕەگەز دەتوانین بەشدار لە بۆ بابەتی مەسافەکەشمان دوو شوێنمان دیاری کرد بە هێشتا یەک لایمان نەکردوتەوە باشترین شوێن ئینشاڵڵا هەڵدەبژێرین چەند کیلۆمەترە شوێنەکە ئەکرێ بڵێم سەروی 5 کیلۆمەتر 5 کیلۆمەتر بۆ بابەتی ڕۆژی مەڕاستۆنەکەش ئێستا ئێمە ڕۆژەکە بە دەقیقیمان دیاری نەکردووە ئەتوانین بڵێن چەند ڕۆژێک پێش مەڕاستۆنەکە ئەتوانینەوە بکەین لەبەرەوەی ئێمە کە لە هەر چاڵاکیەک ئەنجامەدەین ئێمە وەکو ڕێکخراو دەبێت بە ڕێکخراوانە ئیشکەین ئێستا فۆرمیان پڕکردوێتەوە بۆی بەشدار بن ڕێژە دیارە چەند لە دوێنێەوە ڕاومانگەیاندووە خۆشبەختانە سەروی 50 کەس تێپەڕی کردووە و لە داهاتووشدا بڵێ هەر لەم ڕۆوە دەست پێەکەین بە بنکەکانی ناونووسین جێگیرەکەین بنکەیەک لە
شقامی کاوە دەبێت لە نزیک دایرەی حەریق بنکەی ترمان لە ناو بازار لە فرکەی بازار لای شاشەی گەورە ئەبێت کە بە ڕۆژانە دەبێت ناونووسین ئەکرێت و شێوازی ناونووسینکردن ئێمە هەڵساون بە شێوەیەکی ئەکادمی بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی لەگەڵ زانستی تەکنەلۆژیا ئێمە دەبی خۆمان بگونجێنین بەرەو پێشەوە بچین ناکرێت هەر لەو سەردەمە تەکنەلۆژیا دایمە هەڵبستین هەر بە شێوازی قەدیم کار بکەین بەڵێ ئێمە کە ڕکلامێکمان کردووە لەو ڕکلامە بارکۆدێکمان داناوە لەسەر خودی ڕکلامەکە لەو بارکۆدە هەر کەسێک ئەتوانین لە ڕێگەی سکانی مۆبایلەکەی خۆی لە ڕێگەی کامێرا لە ماڵی خۆی لە ڕێگەی سکانی مۆبایلەکەی خۆی بەس تەنها لەسەر بارکۆدەکە ڕابگرێت ڕاستە خۆ داخلی ناو لینکێک دەبێت لەو لینکە دوو شتمان کردووە یەکێک لەو لینکە یەک ئەوەیە ئامانجەکەوێ خۆی تۆمار دەکات ناو و تەمەن و زانیاریەکانی خۆی دووەم ئامانج ئەوەیە کە ئێمە چەناڵێکمان داناوە چەناڵێک بۆ ئەو کەسانی کە لەو ڕاکردنە بەشدار دەبن ڕاستە خۆ بە یەک کلی داخلی ناو ئەو چەناڵە دەبێت ئێمە ئاگاداری ئەکەینەوە لە ڕۆژی مەڕەسوون بابەتی تریش کە ئێستا ئێمە ڕۆژمان دیاری نەکردووە ئێمە لەو چاڵاکی مەیدانیانە ناتوانین ڕۆژ دیار بکەین دەتوانێت زۆرترین بەشدار بوو هەبێت نە بابەت زۆرترین بەشداربوو نییە ساڵێکی ئێمە ئەگەر زۆر بێت کەم بێت کاریگەری نابێت ئێمە هەڵاستین بە جوانترین شێوە بکەین ئەم بە شێوەیەکی پرۆفشنال ئەنجام بدەین ڕێژەی زۆری ئەکید شتێکی باشە بەڵام باشتر لەو کە کواڵیتی و پرۆفشناڵی خودی چاڵاکێکە ئێمە کە نەتوانین دیار بکەین چونکە چاڵاکی مەیدانیەکان دەبێت چاو لە پێشبینی کەشوهاوا بکەیت پێشبینی کەشوهاواش لە ئێستاوە لە بۆ دە ڕۆژی تر شتێکی ئاسان نییە و ئەگەر پێشبینیش بکەین لەوەنی گۆڕانکاری بەسەردەبێت بەڵام ئێمە چەند ڕۆژێک پێش ئەنجامدانی ماڕاستۆن هەڵدەستین ڕۆژێک بە ئەو ڕۆژانە هەڵبژێرین کە باەکی کەمی هەیە یاخود ڕۆژێکی کە گونجاوە باران و باران نییە توانین ئەو ڕۆژە هەڵبژێر کاکێرش کێ پاڵپشتیتان دەکات کێ هاوکاریتان دەکات دەتوانین بڵێم پاڵپشتی ئێمە زیاتر لە ئاسمانە کە خودای گەورەیە ئەوەی تریشکە لە ئەرزە پاڵپشتی سەرەکی خۆن هەر خۆبەخشێک ئیرادەیە لە ناو ناخی مرۆڤ بەدەهایە یعنی هەر کەسێک خۆی پاڵپشتی خۆیەتی وەکو ئیرادە و بەردەوام بوو وەکو پاڵپشتی ئیدارەش لە ئیدارەی خۆمان کێ پاڵپشتمانە هەر وەکو سەرتا پێم گوتی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە نەک تەنها بۆ ئێمە بۆ هەموو وەرزشوانان و هەموو وەرزش دۆستان پاڵپشتێکی سەرەکیەکە هیچ پرۆژەیەکی وەرزشی کە پێ گونجاو بێت گەڕانەوەی بووناوێت دەستخۆش بێ کاکێرش لە کوردایدا هیچ هەیە بڵێ یعنی بانگەوازێک بۆ گەنجەم کەی بڵێت بەشداری ماڕاستۆنەکە بکەن وەکو بانگەوازمان پێشتر کردووە بەڵام دیسانەوە دەڵێم کە ئێمە دوو بنکەمان دەبێت لە بۆ مەڕەسۆن بنکەیەک لە شەقامی کاوە دەبێت لە نزیک دایرەی حەریق کە بە شەوانە لەوێ لەو بنکەیە ناو نووسین ئەکرێت و بنکەیەکیشمان لەناو بازاڕی سۆران دەبێت لە لای تەلەڤیزۆنی گەورە خۆشحاڵ دەبین بە ئامادەبوونتان و زائیدەن هەڵی بەشداریکردن و هەڵی سەرکەوتنیش لە بۆ هەمووانە براوە دەبێتە خاوەنجی براوە دەبێتە خاوەن خەڵک باشە دەست خۆش بێت زۆر سپاس بۆ هێرش موحسین سەرۆکی رێکخراوی وەرە کامڕۆ لە نێو ستۆدیۆ لەگەڵمان بوو جارێکی تر زۆر بەخێر بێ پێم خۆشحاڵی گەڵتان کراوە بێ هەمیشە سەرکەوتوو بن تاقەیەکی پرۆگرامێکی تر سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ